چامپیۆنز لیگ لە کۆتا ساتی قۆناغی یەکەمدایە و چارەنووسی یانە گەیشتوەکان بە قۆناغی 16 یەکلا دەبێتەوە. ئەو یانانەش کە دەچنە قۆناغی پلەی ئۆف دیاری دەکرێن. چوارشەممە لە کاتژمێر 11 شەو 18 یاری لە یەک کاتدا ئەنجام دەدرێ و چاوەڕێی کێبڕکەیەکی بەهێز دەکرێت لە نێوان سەرجەمیانەکان تا بلیتی قۆناغی داهاتوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ مسۆگەر بکەن. تا ئەم ساتە تەنها یانەکانی لیڤەرپۆڵی ئینگلیزی و بەرشەلۆنە ئیسپانی گەیشتنیان بە قۆناغی 16 ئەم وەرزەی چامپیۆنز لیگ مسۆگەر کردووە. ئارسناڵ و ئینتەریش یەک خاڵیان پێویستە بۆ گەیشتن بە هەمان قۆناغ. لە یەکێک لە یاریە گرنگەکاندا یانەی ڕیال مەدریدی ئیسپانی لە دەرەوە یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی برێستی فەڕەنسی. ڕیال مەدرید تا ئەم ساتە 12 خاڵی هەیە و لە پلەی 16 ڕیزبەندیدا. پێویستە لەم یاریەدا بردنەوە بەدەست بێنێت چاوەڕێی شکستی سێ یانەی تر و یەکسانبوونی 7 یانەی تر دەکات تا بتوانێت ڕاستەوخۆ بگاتە قۆناغی 16 کە ئەوەش قورسە و بە ئەگەرێکی زۆرەوە یانەی شەهانە دەچێتە قۆناغی پلەی ئۆف. لە یاریکی تری گرنگدا یانەی مانچەستەر سیتی ئینگلیزی کە ئێستا لە پلەی 25 ڕیزبەندیدایە و بەم پلەی ئێستای بێت ماڵ ئاوایی دەکات، بەڵام دەیەوێت بە بردنەوەی لە یاریگای خۆی لە کلوب برۆج لە پلەکانی ماڵاواییکردن ڕزگاری بێت و بچێتە قۆناغی پلەی ئۆف. لە هەمان کاتدا یانەی پاریس سان جەرمانی 22می ڕیزبەندی لە دەرەوە یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی شتوتگارتی 24می ڕیزبەندی و ئەگەر شکست بهێنێت لەو یاریەدا ئەوە مەترسی ماڵاواییکردنی لەسرە. لە یاریەکانی تریشدا هەردوو یانەی بەرشەلۆنە ئیسپانی و لیڤەرپۆڵی ئینگلیزی کە تاکە دوو یانن بە فەرمی گەیشتونەتە قۆناغی 16 ڕوبەڕووی یانەکانی ئەتلانتا ئیتالی و ئاینتۆڤنی هۆڵندی دەبنەوە. یانەکانی ئارسناڵ ئینگلیزی و ئینتەر میلانی ئیتالیش یەک خاڵیان پێویستە تا ئەم قۆناغە تێپەڕێنن. بایرن میشن و ئەتلەتیکۆ مەدرید و میلان و ئەتلانتا و لیڤەرکوزن و یوڤانتۆس و 7 یانەی تریش چێبڕکەی ئەوە دەکەن ڕاستەوخۆ بگەنە قۆناغی 16.